دەوڵەتی عێراق و کێشەی کورد لە دەوڵەتی عێراق زۆرن و فرە ڕەهەندن. هەندێکیان سیاسین، هەوە هەندێکیان دەستوری و هەندێکیان یاساین و دەتوانین بڵێم هەندێکیان کۆمەڵایەتین. ئێمە بۆ هەموو بوارەکان چ لە باری دەستوری، چ لە باری یاسایی، چ لە باری سیاسیش بەرنامەی خۆمان هەیە. لە باری دەستوری هەوڵ دەدەین هەموو ئەو مادانەی کە پەیوەستن بە حقوقی گشتی، بە حقوقی میلەتەکەمان، بە حقوقی مەدەنی، بە حقوقی خەڵکی کوردستان داکۆچی لێ بکەین و دیفاع بکەین و بتوانین جێبەجێیان بکەین و بتوانین بەو شەڕە دەستوریە لە دەوڵەتی عێراق بکەین. لە مەسەلەی یاسایی کۆمەڵێک یاسایی کۆن هەیە کە لە ناو دەوڵەتی عێراق ئێستاش مەترسین بۆ سەر هەرێمی کوردستان، بۆ سەر هاوڵاتی عێراق بەگشتی کوردستان بە تایبەتی هەڵبن ئەو یاسایانە بە شێوەیەکی وا بگونجێنی کە لەگەڕ سەردەمی ئێستادا بگونجێ. لەلایەنی سیاسیش بۆ خۆتان زانین گرفتێکی گەورە هەیە. گرفتەکە لەوەیە ئێستاش لایەنی بەرامبەر کە عەرەبن بە سونەوشی ئەشەوە لە ڕووی سیاسی وەکو پێویست لە کێشەی گەلی کورد و لە کێشە سیاسەکانی گەلی کوردستان ناڕوانن. ئێستاش زۆر جارن بە عەقلی شۆڤینی بیر دەکەنەوە ئەگەر تۆزێک خۆیان لەبیر بچی هەمان ئەو نەفەسەی کە ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعسەی بوو دەربارەی کورد بە هەمان نەفەس بیر دەکەن و پێویستە لەسەر ئەو ئاستانە ئیش بکەین. بەرنامەی ئێمە وەکو حزبی زەحمەت شاملش وەکو خۆم لە مێژە گەیشتنەوە قەناعەت لە ناو دەوڵەتی عێراق گرفتەی گەورە هەیە لەبەر ئەو دەوڵەتە لە بنەڕەتدا دەوڵەتێکی دروست کراوە. ئینگلیزەکان لە 21 لە سێ پێک هاتەی زۆرن پێک ناکۆک دروستیان کرد. لەو مێژۆ هەتا دەگاتە ئێرە ئەو دەوڵەتە دەوڵەتێکی یەکانگیر و سەقامگیر نەبووە، چ لە ڕووی سیاسی، چ لە ڕووی سەربازی و چ لە ڕووی نیشتیمانی و نێتاتیشەوە. ئێمە نەتەوەیەکی دابەش و داگیرکراوین. هەوڵ بدەین ئەو مەسەلانە وردە وردە لە ڕێگای دیبلۆماسیەکان، لە ڕێگا سیاسیەکان، لە هەموو کەناڵەکانی مەدەنی ئەو قەناعەتە بەرامبەرەکەمان دروستکەین کە ئێمە ئەگەر قەدەریش وای کردو دوونەتەوە بین لەسەر خاکی عێراق، بەڵام مەفروزە دوونەتەوەی برابین، دوونەتەوەی دۆست بین و ئەگەر نەشمانتوانی پێکەوە بژین ئەوە دەتوانین دوو جیرانی باش بین. ئەوە یەکێک لە گرفتە گەورەکانی دەوڵەتی عێراق ئەو ئیتیفاقە ئەمنیە کە زمانی خۆی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعەز لەگەر بە ناوی پاراستنی سنووری ئەمی لەگە دەوڵەتی تورکیا کردیتی. بۆ خۆشتان دەزان ئەو ئیتیفاقە نێو دەوڵەتیانی کە دەکرێت لەلایەن دوو تەرەفی قانونی نێودەوڵەتی، یاسای نێودەوڵەتی مولزەمن بۆ هەردوولای و نە عێراقیش نە تورکیاش هەتا ئێستا ئەو ڕێککەوتنامەی هەڵنەوەشاندێتەوە. ئێمە بە هەموو شێوەک هەوڵ دەدەین لە مەسەلەی سنوور بەزاندن دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت سیادەی خۆی بەکاربێنێ و پێگە دیبلۆماسیەکانی خۆی لە نەتەوەی گردوەکان لە ئەنجومەنی ئاسایش لەو مەسەلە بخاتە گەڕ و ئەوەندەی بکرێ ئیتیفاقیەکی تازەتری ئەمنی لە نێوان ئەو دوو دەوڵەتە هەبی کە بە شێوەیەک سەروەری خاچی عێراق و سەروەری هەرێمی کوردستان بپارێزی. بۆ ئەو مەسەلە خەباتێکی دوورودێشەیە، خەباتێکی زەحمەتەیە. بێگومان ئەگەر ئەوەندەی بۆمان بکرێ، ئەوەندەی بتوانیان، ئەوەندەی لە تواناماندا هەبی لەو مەسەلەیە داکۆچی دەکەین و داوا دەکەین لە ناو دەوڵەتی عێراقەوە پاراستنی هەرێمی کوردستان پارێزراوبی. زایدەن ئەو مەسلەیە ئەگەر دەوڵەتی عێراق کردی ئەو کاتە بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمیش دەبتە شتێکی ملزەم کەواتە دەتوانین ڕێگری لەو بردومان و دەستدرێژی و داخلبوونەی دەوڵەتی تورکیا لە ناو هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق بکەین. جارێ مەسەلەی تیرۆر لە هەر شوێنێک بکرێ، هەر کەسێک بیکە پرۆتستۆ دەکرێ و ئێمە بەکارێکی مەترسیداری دەزانین و شتێکی دژە ئینسانی دژە مرۆڤیە. نەکەر ئێمە هەموو دنیا تیرۆر بەکارێکی قێزەون بەکارێکی ترۆستنۆکانە دادەنێت جا هەر کەسێک بکە. بە تایبەتیش ئەگەر لە ناو خاچی هەرێمی کوردستان و لایەن دەوڵەتی تورکیا بکرێ بەڕاستی ئەوە قێزەمەندترە، چونکە تورکیا زۆر جاران کە خۆی بە جیرانی دەوڵەتی ئێمە دەزانی و ئەگە بە درۆزنانەش بی پێوایە جیرانمانە و بەرژەوەندی مشتەرەکمان هەیە نابێ ئەو جۆرە کارانە بکاتن. باشان بەڕاستی بە تیرۆرکردنی کەسێک دوانیان بەدەیانیش کێشە سەرچیەکانی دەوڵەتی تورکیا چارەسەر نابی. مەفروزە دەوڵەتی تورکیاوە ڕژێمی ئەردۆغان کە بە مشەخەسی کە ئێستا لەسەر حکومە بیر لە شتینی بکاتەوە، بیر لە چارەسەری بنەڕەتی کێشەکان بکاتەوە کە کێشەی ملەتێکی داگیرکراوە، کێشەی ملەتێکە کە بە ئاگر و ئاسن تەحەکومی لەگەر دەکرێتن. ئەگەنا بە تیرۆرکردنی چالەگوانێکیان کەسایەتیەکیان ئەندامی پارتێکی سیاسی باکووری کوردستان تەسەور دەکەم زیاتر شەرمەزاری بۆ خۆی و بۆ ناوبانجی دەوڵەتی تورکیا و ناوبانجی دیموکراسیی لە دەوڵەتی تورکیا لەکەدارتر دەکاتن.